جەمال کۆچەر بە سەرۆکی فراکسیۆنی یەکگرتوو دیاری کرا. هاوپەیمانیەکی نوێ بۆ دابەشکردنی پۆستەکانی حکوومەت ڕادەگەێنرێت. لەسەر ڕەخنەگرتن لە بارزانی پێشمەرگەیەکی مەکتەبی سیاسی یەکێتی دەستگیر کرا. سڵاوتان لەبێ لە شارپرێسەوە هەواڵی ڕۆژتان پێشکەشەکەم. عەلی حەمەدساڵح سەرۆکی لیژنەی سامانە سروشتەکانی پەرلەمانی کوردستان ڕایگەیاند بەرزترین دەسەڵات لە دۆسیەی نەوتدا ئەنجومەنی هەرێمی نەوت و گازە. یەکێتی و گۆڕان زۆرینەن و لە 5 ئەندام 3 ئەندامیان هەیە، بەڵام هیچ ڕۆڵێکیان نییە و ڕازیشن. بەوتەی عەلی حەمەدساڵح لەم کابینێدا ئەم ئەنجومەنە تەنانەت یەک کۆبوونەوەشی نەکردووە. کۆی پرۆسەکە سەرۆکی حکوومەت خۆی بەڕێوەی دەبات. یەکێتی و گۆڕان هیچ ناڕەزاییەکی جددیان پیشان نەداوە لە سەرکردنی دەسەڵاتیان بە بێدەنگی لە دۆسیەی نەوت دەڕوان و سەرۆکی حکوومەت چی بوێت هەر ئەوە دەڕوات. ئەو پەرلەمانتارە ئاماژەی بەوەش کردووە جگەل لەو بنزینەی لە بەغدا دێت حکوومەتی هەرێم ڕۆژانە 950,000 لیتر بنزینی هەیە و لیترێکی نادرێتە سلێمانی و هەمووی بۆ 3 کۆمپانیای هەولێرە و لەوێوە دەفرۆشرێتەوە لە بازار. زۆرینەکەی ئەنجومەنی هەرێمی بێدەنگن، ڕەنگە هەر نەشزانن. هەروەها عەلی حەمەدساڵح دەژڵێت بۆ پارەی لوبنان و زۆری کرێی بۆری و کۆمپانیەکانیش هەر بێدەنگن. چەندیش پارەی نەوت بگەڕێتەوە هەر ڕازین. ئێستاش لە بەرمیلێک نەوت 27 دلار دەمێنێتەوە بۆ خەزێنەی گشتی کە بۆ ئەمەش هەر بێدەنگن. کۆبوونەوەکانی یەکێتی بۆ دیاریکردنی بربژێرێک بۆ پۆستی سەرۆکۆماری داهاتووی عێراق بەردەوامی هەیە. شەوی ڕابردووش مەکتەبی سیاسی یەکێتی بە سەرۆکایەتی باڤڵ تاڵەبانی هاوسەرۆکی حیزبەکە کۆبەوە کە باپەی زانیاریەکان بە گشتی کۆبوونەوەکە لەبارەی 2 تەوەر بووە. تەوەرێکیان لەبارەی یەکلاکردنەوەی یەک بربژێر بووە لەلایەن یەکێتی بۆ پۆستی سەرۆکۆمار و تەوەرێکی دیکەشیان ڕێکەوتن و دۆخی سیاسی و خۆ ئامادەکردنە بۆ هەنگاوەکانی پێکەنانی حکوومەتی نوێی عێراق و چۆنێتی مامەڵەکردن لەگەڵ دۆخی نوێی سیاسی عێراق و هەرێمی کوردستاندا. هەرچەند بڕیار بوو لە کۆبوونەوەکەدا تاکە بربژێری یەکێتی بۆ پۆستی سەرۆکۆمار یەکلا بکرێتەوە، بەڵام ئەو پرسە دواخراوە و بڕیارە لەم هەفتەیەدا جارێکی دیکە مەکتەبی سیاسی یەکێتی بۆ ئەو پرسە کۆبێتەوە. ئەمە لە کاتێکدا ڕۆژی نوێی ئەم مانگە ئەنجومەنی نوێنەرانی عێراق یەکەم کۆبوونەوەی خۆی ئەنجامدا و تیایدا دەستەی سەرۆکایەتی پەرلەمان هەڵبژێردران و دەرگای خۆکاندیدکردن بۆ پۆستی سەرۆکۆماری عێراق کرایەوە. سەرکردایەتی یەکگرتووی ئیسلامی دەستەی سەرۆکایەتی فراکسیۆنەکانی لە پەرلەمانی عێراق دیاری کرد با بڕیاری سەرکردایەتی سیاسی یەکگرتوو جەمال کۆچەر وەک سەرۆکی فراکسیۆن و موسەنە ئەمین وەک جێگری سەرۆکی فراکسیۆن لە پەرلەمانی عێراق دەستنیشان کران. یەکگرتووی ئیسلامی کوردستان لە هەڵبژاردننی مانگی دەی ساڵی ڕابردووی پەرلەمانی عێراق 4 کورسی بەدەستهێنا. ناوبراو لە خولی ڕابردووش سەرۆکی فراکسیۆن بووە. جەمال کۆچەر بە بەدەستهێنانی 56,702 دەنگ لە هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق زۆرترین دەنگی لەسەر ئاستی عێراق و هەرێمی کوردستان بەدەستهێنا. هەفتەی ڕابردووش پارتی سەرۆکی فراکسیۆنی دیاری کردو ڤیان سەبری کە خولی ڕابردووش سەرۆکی فراکسیۆن بووە بوو بە سەرۆکی فراکسیۆنی ئەم جارە و ڤیان دەخیلیش بووە جێگری سەرۆکی فراکسیۆن لە پەرلەمانی عێراق. وەزیری پێشووی ئاوەدانکردن و نیشتەجێکردنی عێراق ئاماژەی بە گۆڕانکاریەک لە هاوپەیمانێتیەکەی موقتەدا سەدر لەگەڵ لایەنە سیاسیەکان کردووە. بەنگین ڕێکانی وەزیری پێشووی ئاوەدانکردن و نیشتەجێکردنی عێراق لە تویتەری خۆی ئاماژەی بەوە کردووە. هاوپەیمانیەکی نوێ لە نێوان موقتەدا سەدر، محەممەد حەلبوسی، مەسعود بارزانی، هادی ئامری و ئەممار حەکیمدا پێکێنراوە. شەوی ڕابردوو هادی ئامری سەرۆکی هاوپەیمانی فەتح سەردانی موقتەدا سەدر سەرۆکی ڕەوتی سەدری کرد. لە پاش کۆبوونەوەکەش میدیای عێراقی ئاماژەیان بەوەدا سەدرەکان پێیان خۆشە هادی ئامری بەشداری لە حکوومەتدا بکات، بەڵام لەگەڵ ئەوەدانین نووری مالکی بەشداری لە حکوومەتدا بکات. ئەو هاوڵاتیەی لە پێشانگایەکی کڕین و فرۆشتنی ئۆتۆمبیل وەک کاردانەوە لە بەرامبەر بڕیاری گرێبەستی ئەلکترۆنی ڕەخنەی لە حکوومەتی هەرێم و مەسرور بارزانی گرت لەلایەن هێزە ئەمنیەکانی هەولێرەوە دەستگیر کرا. بە جۆرەی زانیاریەکانی شارپرێسیش ئەو کەسە پێشمەرگەی یەکێتی نیشتیمانی کوردستانە. کاروان عەبدولواحید پێشمەرگەی یەکێتی نیشتیمانی کوردستانە و هاوکات کاری کڕین و فرۆشتنی ئۆتۆمبیل دەکات. چەند ڕۆژێک لەمەوبەر بۆ کەناڵەکانی ڕاگەیاندن لەبارەی گرێبەستی ئەلکترۆنیەوە ڕەخنەی لە حکوومەت و خودی مەسرور بارزانی سەرۆکی حکوومەت گرت و وتی ئەم سەرۆک وەزیرانە بەس لەگەڵ خەڵکی فەقیر و هەژار نییە و تەنها بۆ پارەکۆکردنەوە هاتووە. ئەمڕۆ لەلایەن هێزێکی ئەمنی لە گەڕەکی بەهاری نوێ لە شاری هەولێر دەستگیر کراوە و تا ئێستاش چارەنووسی نادیارە. میدیای یەکێتی باز لەوە دەکات کاروان لەلایەن هێزێکی سەر بە بەڕێوەبەراتی
ئاسایشی پارێزگای هەولێرەوە دەستگیر کراوە و هیچ هەواڵێکیش لەبارەی چارەنووسیەوە نازانرێت. ئەوەی زانراوە لەبارەی ئەو پێشمەرگەی یەکێتی دەوامی پێشمەرگایەتی لەناو بارگەی مەکتەبی سیاسی یەکێتیدایە لە شاری هەولێر. لە شارپرسەوە هەواڵی ڕۆژتان پێشکەشکرا. شاد و بەختەوە.